بەداخەوە ئەمڕۆ کەسانێکەیە کە وەستای خانوو بێ، وەستای ئیشی تر بێ، لە هەر ئیشێک بێ پیشەیەکی هەبێ. کاتێک کرێکارێک لە بەردەمیدایە ئیش دەکا، یا چەند کرێکارێک یا چەند شاگردێکی لە بەردەمدایە سوکایەتیان پێ دەکات، جوێنیان پێدا، قسەی ناشرین دەکا بە شاگردەکان. بۆ شاگردە خزمەتکاری تۆ نییە، ئەوش هاتۆ کەسابەتەکە، نە کوڕی تۆیە نە کۆیلە و عەبدی تۆیە. شاگردێکە جەنابیش ڕۆژێک بوو خۆت شاگردی بەردەم خەڵک بووی، ئەمڕۆ بوویتەتە وەستا، گاڵتە بە خەڵکی مەکە، جوێن بە کەسێک مەدە. وەڵڵای وەستای وا هەیە کوردوەتەنی وەکو گەڵای دار جوێن بە شاگرد و کرێکارەکان دەدا. ئەگەر یەک غەڵەتێ بکا یەکسەر جوێنێکی پێدا لەبان دیوارەکەوە، لە ناو مەطعەمەکەدا، لە ناو حەیسەناعەکەدا، لە هەر شوێنێکا بێ قسەی ناشرینی پێ دەکات. باشە ناترسی دوعات لێ بکات، ناترسی ئەو کەسە دوعایەک لێ بکات خوای گەورە تووشی دەرد و بەڵات بکە. یعنی کەسێک هاتووە فەقیری و هەژاری وای لێ کردووە لەگەڵ جەناب تا ئیش بکات، تۆش ئەچی سوکایەتی پێ دەکەی، جوێنی پێدەی، وا دەزانی کۆیلەی تۆیە، نەخێرە کۆیلەی تۆ نییە بەخوا براکەم. بۆیە تا ئاگامان لە خۆمان بێت ڕێز و حرمەتی ئەو کەسانە بگرین کە لە ژێر دەستمانان قسەی ناشرینیان پێ نەکەین. مامۆسای بەڕێز با لە قوتابخانەکەدا قسە بە قوتابیەکان نەڵێت، ئەوەی کە شاگردی تۆیە قسەی پێ مەکە، ئەوەی قوتابی تۆیە قسەی پێ مەکە، ئەوەی کرێکاری تۆیە قسەی پێ مەکە. جاری وایە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە خاوەن خانوو دەچێتە لای خانووەکەی خۆی سوکایەتی بە کرێکار و بە وەستا دەکات.